ئەف تازە بوومە هەناردە مامۆستا چی دینابێت خۆتبە بخوێنیتەوە؟ مامۆستا فەرزندە مزوری پێشنوێژ و وەتارخوێنی مزگەوتی قەڵاتە سوور لە ناحیەی هەریری سەر بە قەزای شەقڵاوە لەلایەن وەزارەتی ئەوقافەوە لە وتارخوێنی دوورخرایەوە. ئەو مامۆستا ئاینیە لاگرتەیەکی ڤیدیۆییدا ڕوونی کردەوە لەسەرەوە دوورخراوەتەوە کە لە وتارێنیدا باسی ئەو بێڕێزیانەی کردووە کە سەرۆکی فەڕەنسا بە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت و ئاینی ئیسلامی کردووە. لا کاردانەوەی دوورخستنەوەی فەرزندە مزوری بعد لە ئەنجامدانی نوێژێنی نوێژخوێنانی مزگەوتی قەڵاتە سوور گربوونەوەیکی ناڕزایەتیان ئەنجامدا و ناڕازی بوونەوەی مامۆستایەکی دیکە وتار بدات کە لەلایەن ئەوقافەوە نێردراوە. دواتر هێزێکی ئاسایشی هەریر با بڵاوپێکردنی گربوونەوەکە چوونە بەردەم مزگەوتەکە و لە بەرامبەردا نوێژ خوێنان بەشداری وتاری و مامۆستا ئاینیان نەکرد کە لەلایەن ئەوقافەوە نێردرا بوو. هاوکات لا دەرەوەی مزگەوتەکە هەوڵاتیەک وتاری بۆ نوێژ خوێنانی مزگەوتەکەدا کە دواتر لەلایەن ئاسایشەوە بانگێش کرا و ماوەیەک دەست بەسەر کرا. تیمی ڕۆژنامەوانی پەیام کە بۆ ڕووماڵی گربوونەوە و ناڕەزایەتی نوێژ خوێنان چوو بووە بەردەم مزگەوتی قەڵاتە سوور لەلایەن ئاسایشی هەریرەوە بۆ ماوەی 2 کاتژمێر لەگەڵ تیمی کەناڵەکانی سپێدە و NRT دەست بەسەر کران. لای خۆیەوە نووسنگەی سۆرانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئیدانەی دەست بەسەرکردنی ئەو ڕۆژنامەنووسانەی کرد کە پێچەوانی یاسای ژمارە 35 ساڵی 2007 و یاسای ژمارە 11 ساڵی 2013 مافی بەدەستهێنانی زانیاریە. جاخت لەوەش دەکاتەوە کە ڕۆژنامەنووس و میدیاکاران لە چوارچەوەی یاسادا ئازادن و ڕێگە پێدراون هەر گربوونەوە خۆپیشاندان و هەر چەشنە چالەکیەک ڕووماڵ بکەن. ئازادۆ مەراوەیی پەیامنێری پەیامیش دەڵێت لە کاتی دەست بەسەرکردندا دەست بەسەر مۆبایل و کەرەستە ڕۆژنامەوانیەکانیشی داگیراوە. هەروە قسەی نەشا و بێڕێزیان پێکراوە. دیارە لە ناحیە هەری دەمڕۆ گربوونەوەیەکی هاوڵاتیان هەبوو دژەوەی کە مامۆستایەکی ئاینی لە وتاردان لەلایەن وەزارەتی ئەوقافەوە لە وتاردان لادرابوو هاوڵاتیان بەمە ناڕازی بوون و گربوونەوەیان لە بەردەم مزگەوتەکە ئەنجامدا. بەڵام ئەوەی جێگای داخە ئاسایشی ناحیەی هەریر بە شێوەیەکی زۆر ناشرین و دوور لە یاسا مامەڵەی لەگەڵ ئێمەی ڕۆژنامە نووس کرد و سوکاتی زۆر و قسەی ناشیابی زۆریان بە ئێمەی ڕۆژنامە نووس کرد و هەروەها موبایل و کەلوپە لە ڕۆژنامەوانیەکانیشمان و ئۆتۆمبیلەکانمان لەلایەن ئاسایشی هەریرەوە دەست بەسەر کرا ماوەی 2 کاتژمێر ئێمەیان دەست بەسەر. دوورخستنەوەی ئەو مامۆستا ئاینیە لە وتاردان و دەست بەسەرکردنی تیمی ڕۆژنامەوانی پەیام و کەناڵەکانی دیکە لە کاتێکدایە کە لە دوای دەستبەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمەوە ئازادی ڕادەربڕین سنووردارتر کراوە و لە پارێزگاکانی ئەولێر و دۆکدایان ڕۆژنامەنووس و مامۆستا و چالاکی مەدەنی دەستگیر کراون و بەشێکیان هێشتا لە زینداندان.